هەبێ دەری بێنینەوە ئێستا بێ هەرکەس لەکوێ بژی لە شوێنی خۆیان بژی شوێنی خۆی ژیشکەکە کوێ بوو؟ ئێستا ئێوە لەکوێژین ئەوەی کە بارین ئەڵێ داستانەکە لەبارەی ئەوە بوو کە نابێ ئێمە دەرگا بۆ هیچ کەسێک باس بکەین هەر هەبوڵیەتی برگش بێنایکەم ئەها دەی تۆ قسەکەی بارین قبوڵە ئەرێ ئەبێت بەنەوە بە قەرار هەر کەس قسە بکە دەست بەرز کاتەوە وا بوو؟ دەی دەست بەرز کەرەوە فەرموو ئێستا پرسیارێکتان لێ یەکەم ئەگەر ئێوە لە ڕێگەیە کۆترێک ببینن مەسەلەن کەوت بێتە خوارەوە باش لەسەر عەرزەکە بێ چی ئەکەن؟ گوێتان لە منە سەوگەندی سەهەن ئەگەر داکەوە ئێوە پلانەکەی داینە ئەجەم قەسە جوان پێیاکەم بۆ ئێدەمپی بەقات و بێدەم دەست بشێتەم ئەگە قاچیشکاتە چەسبی لێیان بایاوایگرم پەروازکە حەفڕێ بۆ خۆی فەلسەفە بۆ مناڵان باسێکی تازەیە کاتێ خەڵک باسی فەلسەفە بۆ مناڵان ئەبیسن قورساییەک بەسەر ئەم وشەیە هەیە ئەپرسن کە ئایا فەلسەفە بۆ مناڵانیش ئەوترێت فەلسەفە بۆ مناڵان چییە؟ خەڵک وا ئەزانن فەلسەفە لێرەیە ئاموزشی ڕاو نەزەری فیلسوفەکانە یا ئەوەی کە باسێکی تەخەسوسی لە فەلسەفە لە دیدگاکان بە مناڵەکان ئەوترێت لە حاڵێکە لەم پۆلی فەلسەفە بۆ مناڵانەدا فەلسەفە بە مانای دروستبیرکردنەوەیە ئافرین ئەها تماشاکە مناڵەکان ئەمان دانەدانە لە بیریان ماوە ئێوە گوێچکەتان ئەبێ یارمەتیدەری بیرکردنەوەی ئێوە بێت باشە ئێوە گوێتان لێ بوو چاویشتان لێ بوو کە چیان کرد ئەسوودی یانی چی؟ هەژیر ئەڵێ شتێکی بێ ئەوەیە ئەگەر ڕەفیقەکەمە لێرە مناڵەکان فێرە بن لەبارەی ناوەڕۆکی شتەکانەوە بەردەوام پرسیاریان بێت و ئەوەی کە ئیطلاعاتێک یا تەجروبەیەک یا ڕاونەزەرێک کە بۆ خۆیان هەیەە و لەگەڵ ڕەفیقەکانیان بە باسکردن ئەیگرن خۆیان هەڵبسەنگێنن ئێمە چوین ناو فێقەکانمان پرسیۆ لە ئەوانتمان بەیەکەوە شتێ بڵێن کە خۆتان حەزی دەکەن بە حروف ئەوە بناوەکەتانەوە بێت دەی تۆ خۆت بناسێنە بە تیشکۆ تۆ چۆن خۆت بناسان بە ڕەفیقەکان من وتم ناوم گەشینە نەکەشم باوەڵوتم گەشاو ئەگەر نمرەی ڕەفیقەکەم لە من زیاتر بێت من پێم ناخۆش نابێت کێتان قسەی بارینی خەبووە؟ ناوی یەکێک لە کەسایەتیەکانی شانامەی کوردیە. شانامە کتێبێکی کۆنی کوردیە کە بە شعر نووسراوە پڕ لە حکایەتی خۆش. منیش زۆرم حەز لە حکایەتە. ئەو پەلەوەرە ئەفسانەیە بوو کە لە ماڵەکەی لەبان کێوێکی بەرزا بوو هەرچی باڵندەکان حەزیانەکرد بچن بگەێن بوو. ئافرین ئێستا تایرە حاڵی بوون؟ بۆچی دەستەکانمان دانەدانە بە یەکاگرت؟ دەستی مێزەکەشتان بەرز کردەوە ئەوەی کە بەتەنیا تۆ ناتوانی کەسێکی تر یارمەتی دەیا وایە؟ وا بوو؟ لێرەیە زێحنی خەلاقیەت جێگەی تەقلید ئەگرێتەوە و ئەم مناڵانە ناچنە سەر ئەوەی کە حتمەن ئەبێ شتێکیان بۆ بنووسرێت و جوابێکیان بۆ بدرێتەوانە و بە حافزەی بسپێرن. لەم بوارەیە لە چیرۆک و شعر و ئەنیمەیشن و کاریکاتۆر و ئەکس و هەروەها لە نەقاشی و لە ئەنواعی کایە بۆ مناڵەکان کەڵکۆرە بین لەم مەیانانەیە کە مناڵەکان بۆ خۆیان باسی فەلسەفی دەست پێکەن و پرسیاریان بۆ دروست دەبێت و توێژەکانیان درێژە ئەدەن.
سيفو حەژیر هێمن ئەمەش سەفێد. دەستخۆشی ناوەندی فەرهەنگی هونەری وەژینەکە بۆ ڕێخستنی ئەم پۆلە فێرکاریانە بۆ مناڵەکان و ئەوەی کە بەردەوام هەوڵ ئەدا داهاتوێکی گەشتر بۆ مناڵەکان دابین بکات.